بەرەو ناوە بام لێسینە لە تفاوەرە کوێە بەرەو دەرەوە. پۆلیس سەرکەوتن و خزمەتێکی گەورە بە دەڤەری کۆیە. ناوەندی کۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک پیشەی هەمیشەیی خۆی هاوشێوەی ساڵانی ڕابردوو خولی سەرکەوتن بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەیی کردوتەوە. وەک گەورەترین خولی پۆلی 12 لە ناوچەکە خاوەن زیاتر لە 300 قوتابیە بۆ ساڵی خوێندنی 2019-2020 ئامادەیان دەکات تا نمرەیەکی بەرز لە تاقیکردنەوەکانی پۆلە کۆتاکان بەدەست بهێنن. سەرپەرشتیاری خولەکەش بەرفراوانی و زۆری ژمارەی قوتابیانیان بۆ سەرکەوتنی ساڵانی ڕابردوویان و بازرگانی نەکردن بە پرۆسەکە دەگەڕێنێتەوە و کە بە کەمترین نرخ و زۆرترین خزمەتگوزاری زانیاریان پێشکەشی قوتابیان دەکەن. هەستان بەکردنەوەی خولێکی بێزکردنی قوتابیان بۆ پۆلی 12 لەم خولەدا کە نزیکەی 300 قوتابی تێدا بەشدارە. ئەم خولەدا باشترین مامۆستا تێدا دابینمان کردووە کە وانە دەلێنەوە. ئێمە لە ڕووی نرخەوە ڕاستی ڕەچای ئەومان کردەوە کە باری دارایی و خۆتان ئاگدارن کە خراپە. کەمترین نرخماندا ناو بۆ قوتابیان و هەروەها هەندێک قوتابیمان هەیە کە لێرە باری دارایان زۆر خراپە. ڕەچای ئەوەشمان کردووە بگرا بێ بەرامبەرە بۆ ئەوانە بێتگەلەوەش هەندێک مامۆستای شارەزامان ناوە کە ڕەچاوی باری دەرونی قوتابیمان کردووە. یەکێک لەوانە مامۆستا دکتۆر بەختیارە کە هاتووە سیمینارێکی مان کردووە بۆ تەلەبەکان بەڕاستی تەلەبەکان سوودیان لێ وەرگرتووە. قوتابیانی بەشدار بووش خولی سەرکەوتنی ناوەندی کۆیە بە پەسەندترین خول بۆ گەیشتن بە ئامانجەکانیان دەبینن. لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەشداریم کردووە بەڕاستی زۆر سوودی بۆ خوێندکارانە بووە بەڕاستی نرخەکەی تا لە ئاست بەرژەوەندی خوێندکاراندا هەبووە و هەروەها من ئێستا تا ئێستا لە ماوەی 2 مانگە لێرەدا بووم بەڕاستی سوودێکی زۆرم لەم ڕێکخراوە بینیوە و ئەم ڕێکخراوە لەلایەن ستافێکی شارەزای بەتوانە دەوترێتەوە و بەڕاستی من لەوانەی بیرکاری و عەرەبی و کیمیا بەشداریم کردووە بەڕاستی مامۆستاکانیان زۆر بەتوانانە زۆر ماندوو بۆتن لە گەرمان و هەروە گوتم نرخەکەشی زۆر باشە. بەشداری خۆم کردەوە بۆی ئاستی زانستی خۆم بەرزکەمەوە وەروەها لە ڕووی کات و شوێن و پەروەردەی و خولێکی زۆر سەرکەوتەوە ماوەی 10 ساڵە لە خزمەت قوتابیاندایە بە بەردەوامی و وەروەها ئاستی مامۆستایەکان زۆر باشە و هەروە دەمەوێت لەم ڕێگەی ئەم خولەوە بەو دەرەجە بکەم و بەو کۆلێژە بکەم کە خۆم حەزم پێیەتی. لە وانەکانی کیمیا فیزیا بیرکاری بەشداریم کردەوە چکەم سێوانەیە و تۆزێگرانەوە وەروە لە کاتی خوێندندا مەجالێکی وامان نابێت کام و دەرسەکەم بکەین بۆ ئەم 3 دەرسم هەژار بۆی زیاتر شارەزاتر بم لە بەر لەوەی کە من بچمە خوێندنگاوە و وانەکان بخوێنم. خولی سەرکەوتن خولێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و لە زۆرینەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بوونی هەیە و یەکەمین خولی بواری گەشەپێدانە بە ئاستی زانستی قوتابیانی پۆلی 12 و زیاتر لە 15 ساڵە بێ جیاوازی دەنگ و ڕەنگ و ئایدۆلۆژیا خزمەتی بە هەزاران قوتابی کوردستان کردووە. عیمران ئەمیر لە شاری کۆیەوە تایبەت بە پەیامی ڕۆژ.